ئەم موبایلەی دەستم دەزانێت چیە؟ موبایلەکەی ریالمی کەەوە بارگاویکەرەوەیەکی بەهێز لە خۆی دەگرێت و ڕوونمایەکی بەهێز و پرۆسیسەرێکی بێت. با باسی سەردەم تایبەتمەندیەکانی بکەین. ئەگە سەرەتا بینە سەر باسی تایبەتمەندیەکانی موبایلەکە بۆ سەسان ئینترۆ وەرە ئینترۆ وەرە. با دەست پێ بکەین. سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشەویستان. سید محەممەدتان لەگەڵدایە لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆ چنێدا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد دەمەوە. لە ڤیدیۆ ڕۆماندا باز لە موبایلەکەی تایبەتەکەی ریالمی دەکەین. ئەو موبایلێکەوە هیچ شتێکی نێشتۆتەوە بۆ وتن کەویش بریتێ لە موبایلی ریالمی Q3 Pro کەرنەڤال ئیدیشن یاخود ریالمی Q3 Pro سپێشەڵ. ئەگە بینە سەر باس تایبەتمەندیەکان لە سەرەتادا باسی ڕوونمای موبایلەکە دەکەین. لە ڕووی ڕوونماوە موبایلەکەمان خاوەندایەتی لە ڕوونمایەکی فلات دەکات بۆ واتای لێوارەکانی چەماوە نین. لە قەبارە ڕوونماکەەوە دەست بکەین. قەبارە ڕوونمایەکەمان 6.3 ئینچ و لە زۆری سوپەر ئەمۆلیدا و هەروەها ئەوەی کە جێگای دەستخۆشی و دڵخۆشی ڕوونمایەکەمان خاوەندایەتی لە 120 هێرتز تێکڕای نوێبوونەوە دەکات بۆ واتای دەتوانێت لە یەک چرکەدا 120 وێنە پیشان بدات و هەروەها بیریشمان نەچێت خاوەندارەتی لە وەڵامدانەوەی سەری پەنجەکانمان دەکات بە خێرایی 360 هێرتز و هەروەها پشتگیری لە تایبەتمەندیەکانی HDR+ و DCI-P3 و هەروەها بەرزترین ئاستی ڕووناچی 1000 نیت دەکات. ئەگەر بینە سەر باسی تایبەتمەندیشتر ئەویش تایبەتمەندی تاکتل ئینژینە کەوا دەکات ناسینەوەی پەنجەکان لە کاتی بەکارهێنانی ڕوونمایەکەدا کەمەش خاڵێکی بێزە لە ڕوونمای موبایلەکەدا و هیچ شتێکی لاوەز لە ڕوونمایەکەدا بەردەست نییە. ئەگەر بینە سەر باسی پرۆسیسەر لە ڕووی بەکاربەری ناوەچی و یاخود لە ڕووی پرۆسیسەرەوە کار بە پرۆسیسەری سنابدراگۆن 768G دەکات کەوایەکەی گرافیکەکەی بریتێ لە ئەدریانۆی 620. ئەم مۆبایلە لە ڕووی کارپێکردنەوە ئاستێکی خێرا و بەرزی هەیە دەتوانین بڵێن تا ڕادەیەک نزیکە لە ئازبەرز و ناتوانین بڵێن ئازناوەندیشە و هەروەها لە کۆتاییدا باسی تاقیکردنەوەی یاری پەبجیش دەکەین. بینەرمان بن تا کۆتایی و زان بۆ یاریکردنیش چۆنە. ئەگەر بینە سەر باسی بیرگە و ڕام لە ڕووی بیرگەوە خاوەندارەتی لە دوو زۆر بیرگە دەکات کە ئەوانش بریتین لە بیرگەی 128 و 256 و هەروەها خاوەندایەتی لە ڕامەکانی 8 و 256 دەکات. لە زۆری بیرگەش بیرگەکەی 3.1 UFC 3.1 بەڵام هەرچی دەربارەی ڕامەکانە LPDDR4X لە هەندێک سەرچاوە بەڵام لە هەندێک سەرچاوە دەڵێن ڕامەکانی LPDDR5 واتە LPDDR5 بەڵام لە هەندێک سەرچاوە ئاماژە بە LPDDR4X دراوە. و هەروەها خۆشەویستان خاڵێکەوە بیرمان نەچێت و لە ئێستادا لە کۆمپانیای ریالمی بەشێک لە کۆمپانیای چینیەکانی تریش زیاد بووە ئەویش بریتێ لە زیادکردنی ڕام لە ڕێگەی بیرگەوە کە دەتوانێت لە ستینج موبایلەکەدا ڕام تاوەکو 5 گیگا زیاد بکەیت بۆ واتای کە ئێستا ئەم موبایلە لای منە ڕامەکەیش دەتوانێت ڕامەکەی بەرز بکەیتەوە تاوەکو 13 گیگابایت 5 گیگابایت ڕام زیاد دەکرێت و هەروەها بیریشمان نەچێت خاوەندایەتی لە چینێکی ساردکەرەوەی مز دەکات کە لە توانایدایە تاوەکو 15 پلە ساردی کاتەوە بۆ واتایی پلەی موبایلەکە نەخاتە 15 پلەی سلیزی بەڵکو لە کاتی یاریکردندا گەر بگاتە پلەی 45 ئەم چینە پارێزەرە ئەم چینە ساردکەرەوە وا دەکات پارێزگای لەم پلێ دەکات و نزمی دەکاتەوە و لێ ناگەڕێت پلەی گەر بەرز بێتەوە لە کاتی کارکردندا کە ئەمەش جێگای دەستخۆشە و خاڵێکی بێزە لە مۆبایلەدا. ئەگەر بینە سەر باسی کامێراکانمان لە بەشی دواوەدا خاوەندایەتی لە سێدانە کامێرە دەکات کە کامێرەی سەرەکیمان 64 مێگاپیکسڵە و خاوەندایەتی لە هەستەوەری کۆمپانیای سۆنی دەکات IMX 682. ئەم کامێرەیە ئاستێکی بەرزی وێنەگرتنی هەیە و هەروە دیتیلێک و کوالێتێکی بەرزمان پێدەبەخشێت لە کاتی وێنەگرتندا و هەروە وەک ئەم وێنانەی کە لەسەر ڕوونمای مۆبایلەکانتان دەبینێت ئاستێکی بەرزی وێنەگرتنی تۆمار دەکات و کوالێتی وێنەکانمان زۆر بەرزە
وەک ئەم وێنانێکەوە ئێستا دەیبینن ئەمە جۆری پۆترێتە یاخە بڵێن دۆخی پۆترێت گیراوە کە خاوەندایەتی لە چەندین دۆخ یاخود چەندین مۆد دەکات لە بواری پۆترێتدا کە مۆدەکانیش بەریەکەیان بە چەند فیلتەرێکی جیاواز دەگیرێن و دەتوانێت لە ڕێگەی مۆدەکان دەستکاری ڕەنگەکان بکرێت وەک ئەم وێنەی کە دەیبینن باگراوندەکەم ڕەش و سپێ و وێنەکەی خۆم ڕوونە یاخود دۆخی تری تێدایە کە لە وێنەکانی تردا لە ئێستا دەیبینن ئەمان دۆخەکانی پۆترێتن کەەوە ئاستێکی بەرزی پۆترێتی یۆ بەڕاستی بۆ پۆترێت بێوێنەیە دەتوانین ئەم تایبەتمەندیش باسکەین یاخود خاڵێکی گرینگە کە ئەوی شوێنانە پێشە تاوەکو 20 ئێکس زوم واتە لە مۆبایلێکەوە خاوەندارەتی تێلەفۆتۆ نەبێت 20 ئێکس یاخود 20 دەهێنێتە پێشەوە و هەروە دەتوانێت ڤیدیۆ تۆمار کات کامێراکانی دوا بە کوالەتی 4K 30 FPS و 1820 FPS ئەگە بینە سەر کامێرای دووەمان بریتێ لە کامێرەی گۆشەفراوانەکەمان کە کوالەتەکەش میگاپیکسڵە و ئەم کامێرای لەتوانێتدا هەیە وێنە تۆمار کات بە فراوانی 190 پلا بۆ واتای وێنەکەمان دەتوانێت فراوان بێت تا 190 پلا ئەگەر بینە سەر ئەم وێنانێک کە دەیبینین وێنەی گۆشەفراوانە کە خۆمان تاقیمان کردەوە پێمان گرتووە کە دەتوان بینەری بن و دیتەیلێکی باشیە لە گۆشەفراواندا کامێرەی سێمان کامێرایکی مایکرۆیەکەوە ئەم کامێرەیە دەتوانین وێنێت تەنی وەربگرین لە نزیکی 4 سانتیمەتر ئەگە بینە سەر باسی کامێرەی سێلفی کامێرەی سێلفیەکەمان بە هەمان شێوە هەستەوەری کۆمپانیای سۆنی و ڕوونیەکەشی 32 میگاپیکسڵە هەستەوەری سۆنی IMX 615 لەسەر جێگیر کراوە کە ئەم هەستەوەرێکی زۆر باشە و کامێرە 32 میگاپیکسلەکانی سێلفی هەمیشە ناوازە بوون و هەروە لە بواری سێلفیشدا ئەم چەند وێنەیەمان پێگوتم بە دۆخەکانی سێلفی بە پۆترێت بە دۆخی ئاسایی کوالەتێکی بەرزی وێنەگرتنی هەیە وەک لە وێنەیە کە ئێستا لەسەر ڕوومای مۆبایلەکانتان دەیبینین کە هەرچەندە باگراوندی منیا خودت پشتیشم خۆرە تاو لێدا بەڵام هەر کوالەتێکی بەرزی پێبەخشم و هیچ تێچ نەدا یاخود توانی وتی پارێزگای لە دۆخەکەی کات وێنەکە تێک نەدا لە ڕووی سێلفیەوە ئاستێکی بەرز پێشکەش دەکا و بێوێنەیە ئەگەر بینە سەر باسی پاتری کەوایەکێکە لە خاڵە بێزەکان پاتری و بارگای کەرەوە کە بیرمان دەچێت پێویستە بە گرنگیەوە باس بکەین لە ڕووی باتریەوە خاوەندایەتی لە باتریەکی 4500 میلی ئەمپێری دەکات و هەروەها پشتگیری لە بارگای کەرەوەی 50 واتی دەکات بەڵام ئەوەی جێگای دەستخۆشی و سەرسوورمانە کۆمپانیای ڕیالمی بارگایکەرەوەی 65 واتی لەگەڵدا ناردووە لەوانەیە ئێستا بپرسن بارگایکەرەوەکان خۆی پشتگیری 50 وات دەکات بۆ 65 وات ناردراوە بەڵام هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە لەستەری بارگایکەرەکان بەپێی مروری زەمن و بەپێی کات وردەور دەتوانەکانی خۆیان لەدەستدەن بۆ واتایی ئەگەر بۆم لە 50 وات بێ وردەوردە بەپێی بەکارنان نزم دەبێتەوە بۆیە کۆمپانیا ئاستێکی بەرزتر دەنێرێت واتە 65 واتی نردبووی لە ئەگەری تەمەنی کەمبوونەوەی تەمەنی بارگایکەرەوەکەش بگاتە ئاستێک هەر بە خێرای بارگای کاتەوە بۆ واتایی بە 50 وات بارگای دەکاتەوە بەڵام کە لەسەر بەخۆ 65 واتە و هەروەها بیریشمانەچێت لەناو کارتۆنەکەیدا لەگەڵیدایە کەمەش جێگای دەستخۆشی و دڵخۆشیە ئەگە بینە سەر باسی بەکاربەر و ڕووکار و سیستەمەکان ئەم مۆبایلە بەکاربەری ئەندروید 11 کە بناغک ئەندروید 11 بناغە کراوە هەروە ڕووکار ڕیالمی UI 2.0 لەسەر جێگی کراوە بە کۆمەڵە گۆڕانکاری و نوێکاری جوانەوە هەروە لە ڕووی دۆخ و چەند وێنەیەکی سەر شاشە و هەروە ئۆڵوێز ئۆن دیسپلێ ڕوومایەکان و چەند دۆخێکی بۆ زیاد کراوەکەوە تەنها بۆ بواری جوانکاری بەکاردێت ئەگەر بینە سەر باسی خێراکردنیش زۆر خێراکرا لەم ڕووکارە تازەدا و هەروەها دوو ڤێژنی تری ئەندرویدیش پێدەگات بۆ واتای ئەندروید 12 و ئەندروید 13 پێدەگات ئەم مۆبایلە وەک لە سەرتای ڤیدیۆیەکەشدا باسمان کرد ئەم مۆبایلە هەر لە ڕێگەی ڕووکار دەتوانێت 5 گیگابایت ڕام بۆ زیاد بکرێت لە ڕێگەی بیرگەوە 5 گیگابایت ڕام دەتوانرێت زیاد بکرێت لە ڕێگەی بیرگەوە کامەش خاڵێکی بێزە لە ڕووکاری مۆبایلەکەدا لە خۆی دەگرێت ئەگەر بینە سەرباسی بڵنگۆکانیش خاوەندایەتی لێکدانە بڵنگۆ دەکات بەڵام بەڕادەیەکی بەهێزە و دەنگێکی زۆر بێزی وا هەز دەکەی کا دوو بڵنگۆ بەڵام لە ڕاستیدا خاوەندایەتی لێکدانە بڵنگۆ دەکات و هەروە خاوەندایەت لە تایبەتمەندی هایرس ئۆدیۆ و دۆڵبی ئەتمۆس دەکات و هەروە ئەگەر بینە سەرباسی کێشی مۆبایلەکە و دیزاین و تەنکی کێشی مۆبایلەکە تەنها 174 گرامە کەمیش بەڕاستی کێشێکی زۆر سوچی و لە کاتی بەکارهێناندا ماندوود ناکات کەمەش جێگای دەستخۆشیە ئەگە بینە سەر دیزاینەکەشی بەڕاستی دیزاینێکی جوان و تەنک و ناوازەی هەیە وەک بینەر من لە ئێستادا ئەم جۆرەی کە لە هەرێمی کوردستاندا بەردەستە لە دەستەکانی منداهانە ئەم دوو ڕەنگەیە کەوا ڕەنگێکیان ڕەنگی ڕەشە وەک لە دەستی مندا دەبین ئەم ڕەنگە ڕەشەیە کەوا دیزاینێکی تەواو سادە و جوانی هەیە و هەروەها جۆرەکەی تریشیان ئەم ڕەنگەیەکەوە لەگەڵ گۆڕانکاری و جوڵاندن نەهەز دەکە ڕەنگەکە دەگۆڕێت چەند ڕەنگێکی تر دەردەکا ڕەنگێکی مرواری و زۆر جوانە ئەمەش سەبارەت بە ڕەنگەکان ئەوەی بمێنێتەوە لە کۆتاییدا بریتێ لە تاقیکردنەوەی پۆبجی لەگەڵماندا بوو بینەر بن ئەگەر بینە سەر باسی تاقیکردنەوەی یاری پەبجی وەک ئەم گرتە ئێستا دەبین و یاریەکە تاقی دەکەینەوە لە توانای کارپێکردنی یاریەکەدا لە توانایدا هەیە کار بە کوالەتی سمۆس ئێکستریم کە بۆ واتای بە کوالەتی سمۆس 6 FPS مان پێ دەبەخشێت
بەبێ لە دەستدانی FPS دڕۆبات هیچ FPS لە دەست نانێ و هەروە بە کوالەتی ئەلتراژ ئەلترا HD دەتوانین بە کوالەتی ئەلترا یاری پێ بکەین ناتوانین بە کوالەتی ئەکستریم یاری پێ بکرێت بەڵام بە سموس ئەکستریم ئاستێکی بەرزت پێ دەبەخشێت و بۆهۆی نەرمی ڕوونمایەکە و 360 هێرتز وەڵامدانەوەی سەری 50 ئاستێکی بێوێنێت پێ دەبەخشێت لە کاتی یاریدا. دەربارەی پارێزەری لە موبایلەدا خاوەندارەتی لە ناسفەرۆ ڕوخسار دەکات فیس ئایدی کە لە ڕێگەی تەکنەلۆژیای تایبەت بە ڕووکارەکەیەوە خێراتر کراوە ئاستێکی بەرزمان پێ دەبەخشێت و هەروەها خاوەندایەتی لە پەنجەمۆری ڕوونما دەکات لەوانەیە باوەڕ نەکەن بەڵام خاوەندایەتی لە پەنجەمۆری ژێر ڕوونما دەکات کە بە خێرایەکی بێوێنە دەیکاتەوە وەک لەم ڤیدیۆدا دەیبین خێرایەکی تا ڕادەیەک باشی هەیە و دەتوانین بڵێن زۆریش خێرایە. ئەگەر لە کۆتاییدا بێنە سەرباسی نرخی ئەم بەرهەمە و لەوانەیە ئێستا ئێوە پرسن ئایا نرخەکەی سەر و 300 دلارە یاخود چەندە؟ نرخەکەی ئەم بەرهەمە لە بازاڕەکانی عێراقدا تەنها 225 دلارە بۆ ڕامی 828 گیگابایت و هەروەها بۆ بێگی ڕامی 1256 گیگابایت بە نزیکی 290 دلارە. ئەوەی لە کۆتاییدا ماوەتەوە ئەم بەرهەمە ناوازەیە هیچ شتێکی نێشتەوە بۆ وتم وەک لە سەرەتادا وتم بۆیە ئەوەندەی کەوا لە ئێستادا پێویستە بیڵێم سپاس ڕیامی بۆ بەردەستخستی ئەم بەرهەمە دەتوانین بە زمانی چینیش پێیان بڵێن ژوژونی. وهروەها خۆشەویستان ئەگەر ئەم ڤیدیۆتان بەدڵ بوو لایک و شێر و سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێت و لایک و شێری ئێوە مای بەردەوامی ئێمەیە. سپاسان دەکەین بۆ بینەربوون تا کۆتایی ڤیدیۆیەکە و تا ڤیدیۆشتر بەخواتان دەسپێرین.